زۆر جار بەرکەوتنمانە بێ لەگەڵ کەسانی چواردۆرماناڵێر بەیانی کە لە خەوەڵەستم ڕاستەخۆ سەی مۆبایلەکەمەکەم چەندین هەواڵی نادروست چەندین هەواڵی ناخۆشم بەرەکێ تەواوی ڕۆژەکەم لێ تێکە لایانی دەرونیم تێکەچێ لەوانەیە مامەڵم لەگەڵ خێزانەکەم لەگەڵ چواردۆرم لەگەڵ ئیشەکەم باش نەبێ ئایا ئەمە چه هۆکارێکە لە پشتیەوە ئایا ئێمە نەمانتوانیوە سنوورێک بۆ ئەمە دابنێ یاخو کۆنتڕۆلکردنی ئەم بابەتانە لە لای چێە ئایا ئەمەوە ئازاد کراوە کار کەسێک بتوانرێ هەستێک پەیامێک بڵاو کاتەوە و هیچ نازانێ ئەم پەیامە ئاڕاستە یاخو ناڕاستە ئەمانە هەمووی بەرکەوتنمان هەبوو لە هەموو بوارە جیاوازەکانە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی تەنانەت تاکە کەسیشەوە زۆر جار کۆمەڵی بابەت گفتوگۆی لەسەرەکرێ کە دروستە هیچ ڕاست نییە بەڵام لەوانەیە کاریگەری زۆر بەجێ بێڕێ لەسەر لایانی دەرونی مرۆڤەکان ئەمڕۆ گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر شێرکۆ جەبار وەکو پسپۆری ڕاگەاندن کە بەڕێزیان ستا لە ستۆدیۆ ئامادەیە دکتۆرجان بەخێر بێبێنی زۆرم ڕۆژێکی نوێ ئێوە باشوور و جەماوەری وەرگری کورساتی عزیز باش زۆر بەخێر بێت دکتۆر با سەرەتا لەوە دەست پێ بکەین ئێمە ئەوە چەند ساڵێکە زۆر بە خێرایی تێکەڵی تەکنەلۆژیا و پێشکەوتنەکان بووین ئەنجا ئەم پێشکەوتنانەش دوولایەنەیە ئەرێنی هەیە و نەرێنی هەیە بەداخۆ توانین بڵین تۆزێک زیاتریش لایەنە نەرێنەکە خەریکە باڵە کێشە بەسەرمانە ئێمە دروستانە بۆچی ئەتوانین ئەمانە بەکاربێنین یا پێشتر ئەزمونمانیە لەگەڵی یاخود چۆن بەڵێ دەستان خۆش بێت تەوەرێکی هەستیاری ڕۆژە هەڵبژاردننی ئەم بابەتە ئەکرێت هۆکارەکەی لە چەند ئاراستەیەکەوە ئەوە بکرێت ئەوە ئێمە کە زیاتر بەلامانەوە گرنگە گەشە سندنی تەکنەلۆجیایی زانیاری و گەیاندن یەکێکە لەو هۆکارانەی کە بەکارهێنەرانی سۆشیال مێدیا زۆر بووە هاوکێشەیەکی زانستی هەیە لە ڕاگەیاندن و گەیاندن ئەڵێ تا چەند بەکارهێنەرانی سۆشیال میدیا زیاد بکە هەژمار و پەیجی وەهمی یان بێشوناس یان بێدایک و باوک زیاتر دەبێت ئەمە هاوکێشەیەکی زانستیە بێگومان هۆکارێکی ترەیە پەیوەندی بە زۆر و نەمەت و عادات و خوونەریتی خوێنەر بینەر بیسەرەوە هەیە تاوەکو تەکنەلۆژیای سۆشیال میدیا تاوەکو تەکنەلۆژیای گەیاندن و ڕاگەیاندن زیاد بێت ئەتوانین بە شێوەیەکی ڕوونتر با بڵین گەشە سەندنی تەکنەلۆژیایی گەیاندن وای کردووە بەڕێی لەژێر پێی ماس میدیای کۆنەبا و دەرهێناوە سۆشیال میدیا میدیای نوێ میدیای گریمانەیی ئەمانە شوێنگرەوەی میدیای کۆنەباون یان میدیای تەقلیدی پێڵین وەکو باڵین ڕۆژنامە چاپەمەنی رادیۆ باڵین تەلەڤیزیۆن بە ئەو شێوازانە ئەمە وای کردووە کە جەماوەرێکی زۆری بەکارهێنەر ڕووبکە بە بەکارهێنانی سۆشیال میدیا گرفتەکە ئەوەیە چییە بەکارهێنەرەی سۆشیال میدیا ئایا هەموو مستەوایەکی معریفی خوێنەواری سۆشیال میدیا بەکارهێنێ ئایا هەموو کەسێک کە بەرکەوتی سۆشیال میدیایە ئاستێکی معریفی ئەوە هەیە چۆن مامەڵە بکە لەگەڵ ناوەڕۆکی هەواڵەکان نەخێر بەداخەوە لەم کۆمەڵگانەی ئێمە کە پێوتێت کۆمەڵگای پەرئەستێن یان کۆمەڵگای وڵاتانی ژیانی سێم بێگومان ڕێژەیەکی زۆری نەخوێندەوار هەیە نەخوێندەوار بە معنای ئەوەی کە ئەتوانێت بنووسی و بخوێنێتەوە نەک بەو ئاستەی کە خوێندەوارێکە بزانێ هەواڵی فەیک لە هەواڵی ڕاست جیا بکاتەوە کە مادام ڕێژەیەکی زۆری ئەو خوێندنەوارە کەم ئەزمونایە یان تەنها ئەتوانێت بۆ نمونە هەژمارێک بکاتەوە لە فەیسبوک و ئەتوانێت بخوێنێتەوە ئەتوانێت بنووسێ کۆمنتێک بنووسێ ئەم ژمارەیە زۆرە بەڵام ئەمە ژمارەیەکی نەخوێندەواری بێباگراوندی معریفەیە کە بەردەوام قایل ئەبێت بە ناوەڕۆکی هەواڵی فەیک قایل ئەبێت مەیلی هەیە بەلای ئەو ناوەڕۆکانەی کە هەستور و ژێنەرە کە سەرنجی ڕای کێشێ جایتر ئەگەر چی مەرانێکی سیاسی لە پشت بێ یان ئەگەر کۆمەڵایەتی بێ یان ئەگەر چۆنەڵی کەلتوری بێت دکتۆر ئێستا ئاماژەت بۆ لە وتەکانتە چۆن هەواڵی فەیک و هەواڵی ڕاست جیا بکەینەوە لە یەکتری ڕەنگە زۆربەی زۆری ئەو کەسانشی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارهێنن هەر ئاماژەت پێ کرد لە وتەکان تا هۆشیاریکی تەواوی هەن لەسەر ئەم بابەتە نەبێت خەڵکی چۆنچۆنی ئەم سەر لێ شێواوی کە لە ئێستا دروست بووە ئەم هەموو پەیج و ئەم هەموو ئەکاونتە هەیە بەردەوام هەواڵی ناڕاست و ئێن بەگوێ بیسەرەکان یان بینەرەکانیشان بە هەمان شێوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان تەنها لەبەر ئەوەی کە کۆمنت و لایکیان زیاد بێ خەڵکی چۆنچۆنی ئەم هۆشیاریی بۆ دروست ببێ کە بزانێت ئەم هەواڵە ناڕاستە ئەم هەواڵیان ڕاستە منم پرسیارەی بە ڕێزت ئەیکەم بە پەیامێک بۆ جەماوەری وەرگر جەماوەری وەرگری کورد
کۆمەڵگای کوردی کە پێیان ئەڵێم هەواڵی فەیک لە هەواڵی ڕاستی و مزداقیەت چۆن جیاکەیتەوە بەڕێزان هەواڵی ڕاست و دروست ئەو هەواڵەیە کە ماسمیدیای معتەبەر و فەرمی بڵاوی ئەکاتەوە ئەو ماسمیدیایە کە شخصیەتی معنەوی دیارە کەناڵێکی معتەبەر کە هەبێ و شوناسی دیارە ڕۆژنامەیەک سایتێکی ئەلکترۆنی کە شوناس و کەسایەتی دیارە پاشان هەواڵی ڕاست هەواڵی با بڵێین فاکت حقیقەت ئەو هەواڵەیە کە اعتیمادی لەسەر سەرچاوەی ڕاست و دروستە سەرچاوی ڕاست و دروست کێیە پەیامنێرانە ئاژانسەکانی ناوخۆیە بەڵگەنامەیە زۆر با بڵێن سەرچاوەی تر کە هەروە ئامرازێک یان کەرەستەیەکی میدیایی بەکاریێنێ لەمە بەدواوە هەر هەواڵێک کە بڵاو بێتەوە لەو پەیجە وەهمیانە ئەوانە هەواڵی نادروستن یان هەواڵی بێ سەرچاوەیە یان سەرچاوەکانیان ڕاست نییە ئەوەیە کە بەداخەوە ڕۆژانە دەیبینین ناوبەناو لە کاتی هەڵایسانی قەیرانە سیاسیەکان با زۆر دوو نەڕۆین قەیرانێکی لە هاوشێوەی ئەم هەفتەی ڕابردوو کە چۆن ئەم پەیجە وەهمیانە توانیان تەقینەوەیەکی زۆر چۆن ئەڵێ مەترسیدار لە ناو کۆمەلگای کوردیا دروستکەن بە هەموو شێوەیەک پەنایان بردە بەر هەواڵی فەیک پەنابردن بۆ هەندێک لە کەدارکردنی شخصیات پەنابردن بۆ ئەوەی کە ئەمن و ئاسایشی کۆمەڵایەتی و ئەمن و ئاسایشی کەلتوری و ئەمنی نەتەوایەتیمان بخەنە مەترسیەوە ئەمانە بەداخەوە ئەوەیە کە ئەمڕۆ ئەوەی لەسەر پەروەردەی خێزانی پەروەردەی کۆمەڵایەتی پەروەردە خۆی وەکو دامەزراوە و لە کۆتاییە دوایەوە دەوڵەت حکوومەت وەزارەتی ڕۆشنبیری ئەو کەسان ئەو جیەتی کە معنیە یان پەیوەندیدارە بە ڕێخستنی ماسمیدیایی ئەلکترۆنی کۆنەبا لەم وڵاتی خۆمان ئەبێت بە هەماهەنگی ئەمانە چۆن ئەڵێت هۆشیاریەکی کۆمەڵایەتی دروست بکەین کە بە جەماوەەر بڵین جەماوەری بەڕێز پەیجی وەهمی پەیجی بێدایک و باوک ئەو پەیجانەی کە بێشوناسن پەیجەکەن تەنها بۆ تێکدانی شیرازەی کۆمەڵایەتیە ئەو هەواڵانە کە بڵاو ئەکرێتەوە بێ سەرچاوەن هیچ ڕاستی و دروستیتیانە نابێت جەماوەری وەرگر کارتێکراو بێ بە ناوەڕۆکی بەداخۆ بووە بەخوو لامان یعنی ئەتوانین کاڵین بووە بەخوو شتێکە کە بەردەوام دووبارەی ئەەکەینەوە وەکو بەڕێز ئاماژۆ پێیا باسیەوەمان کرد کورسات شوناسی هەیە بەڵێ ڕۆژنامەیەک شوناسی هەیە پێیجێکی فەرمی شوناسی خۆی ناسان و ئەتوانین وەڵامەکان لەوە دەستمان بکەێت بەڵام زۆر کات خۆمان ئەزانین کە ئەم پەیجە ئەم کەسێک ئەم پەیامە بڵاوکاتەوە دوورە لە ڕاستیەوە بەڵام ئێمە هەر کردومانە بەخۆ ئەشی خوێنینەوە یاخو گرتە ڤیدۆییە کە بەردەوام گوێی لێگرین کەسێک لە ڕووی دەنجیەوە لە پشت ئەمەوەیە ئەم خۆ چۆن ئێمە لامان دروست کاکە سەرکەوە ئەو خۆی بەڕێزت با بێم بە شێو ئەکادیمیەکەی ڕوونی بکەمەوە ئەتوانین بڵین دافع پاڵنەر دانی لە بری خۆەکە ئەمە پرسیارەیە چ پاڵەرێکەیە کە خەڵکێکی زۆر کارتێکراوە کاریگەرە بە پەیجی وەهمیان هەژماری وەهمی لە پێگەکانی سۆشیال میدیا بە دەرەجەی یەکەم زۆرترین ڕێژەی بەکارهێنەرانی سۆشیال میدیا لە ئەم وڵات ئەم کۆمەڵگەیانەی کە باسم کرد کۆمەڵگای کوردیش ئەگرێتەوە هاوتەمەری گەنجان و هەرزەکارانە لە تەمەنی 16 ساڵ تا 25 ساڵ ئەوە ئەمە بە دەرەجەی یەکەم دوو لە بیدایەتی تەوەرەکە باسم کردم ئەو کەسانن کە تەنها خوێنەواریەکی نووسینی خوێندنەوەی هەیە کە زیاتر ئەم ڕێژە ئەوە بەکارهێنن سێەم ئاستی کەلتوری و باگراوەندی معریفی باشە چوارەم کە لە هەمووی زۆر بەداخەوە ئەو کۆمەڵە هاوتەمەنە کە باسم کرد هەمووی هاوتەمەنێکن کە پێی لە دەروون ناسیە پێوتێت تەمەنی یاخی تۆ وازانی گەنج لە تەمەنی هەرزەکاری و مراهقی تا ئەو سەروی 20 ساڵ و ئەمانە لە مەرحەلەیەکی یاخی بوونە بەداخەوە ئەو زووفە لەبارە ناسەقامگیرە سیاسی کۆمەڵایەتی کە لە کۆمەلگای ئێمەشەیە پاڵنەرێکی یەکجار یارمەتی دەربووە بۆ ئەوەی کە گەنجان بەداخەوە نامتمانەیەک و نامزداقیەکی لا دروست بێ لەگەڵ ئەمرازەکانی بابڵین میدیا ماس میدیای جەماوەری ئەوەی کە تەقلیدی کە هەیە بەداخەوە لەبەرەوەی ئێمە زۆربەی کەناڵە میدیایەکانمان حزبین بەداخەوانیشی کە کەرتیشی تایبەتن نەیانتوانیوە مزداقیەتێک و ڕازگۆییەک
لە ناوەڕۆک لە هەواڵ لە زانیاری بەخشین بە جەماوەەر بە شێوە پرۆفیشناڵەکەی بابەتیانە بدەن پێم بەو جەماوەرە ناچار ئەم گەنجە هەڵ ئەسێت پەناباتە بەر پەیجی وامی بۆ تێرکردنی ئەو زانیارە شاراوانەی کە ماسمێدیای تەقلیدی باسی ناکە ناچار پەنا ئەباتە بەر ئەوەی کە لەو پەیجە وەهمیانە کارتێک و بەرکەوێت لە هەمووی خەتەرتر ئەماوە نییەم پەیجە وەهمیانە کە هەیە بەر بڵاوان لە هەمووی مەترسیداتر ئەوەیە کە بەکارهێنەران شەیری ئەکا ناوەڕۆکی ئەم زۆرە پەیجانە شەیر ئەکا ئەو ناوەڕۆکە فەیکانە شەیر ئەکات کارتێک ئەبێ لەگەڵیا کاریگەر ئەبێ لەگەڵیا لایکەکات کۆمنت ئەنووسێت ئەمانە وای کردووە خاوەنی ئەو خاوەنە شاراوانەی کە ئەم پەیجا وەهمیانە دروستەکەن ئەوەنەیتر بازاڕ و چۆنەڵێت ڕەواجیان بە هینانەیانداوە دکتۆر لە ئوتەکانتە زۆر ئاماژە بە کەلتور ئەەکەی ڕەنگە جاران ئەگەر هەواڵێک بڵاو بکرایەتەوە زۆر بە خۆشحاڵیەوە لە رادیۆکانەوە بووە لە تەلەڤیزۆنەکانەوە بووە پێش بڵاوبوونەوەی ئەم سۆشیال میدیای بە تۆڕەکۆمەڵایەتیەکان بەم شێوازە بەربڵاوە ئێمە زۆر بڕوامان پێی ئەکرد یاخود زۆر حەزمانە کرد کە گوێبیستی هەواڵەکە بین تا مەزرۆی بووین پێت وایە کە ئەو گۆڕانکاریە کە بەسەر کللتورمانە هاتووە ئێستا ئەمەش تا ڕادەیەکی زۆر کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئەم هەواڵە ناڕاستانە ئەم هەموو پەیجە کە بەدڵی خۆیان هەواڵ بڵاوەکەنەوە ئەمەش دروست بووبێ یان گۆڕانکاری کللتوریەکە کاریگەری هەیە لەسەر ئەمەش بەڵێ بێبووبان تۆ ئەو لایەنە کەلتوری کە باسمان کرد سەرەتا ئاماژەم پێدا ینی خوو دابوونەریتی خوێنەر و بیسەر زۆر گۆڕانکاری بەسەر هاتووە ئەو جەماوەرە خوێنەر و بیسەر و بینەرەی 20 ساڵ لەمەوە پێش نییە کە هەمووی چۆن ئەڵێت ملتەزم بوو بە کەناڵێکی ئاسمانی یان ڕۆژنامەیەکی دیاری کراو بۆ نمونە شخصێک لەو پەڕیشاری سلێمانی بەیانی هەڵەسا ئەهات بۆ بەردەم سەرا لەبەر خاطر ئەوەی دوور ڕۆژنامەی ڕۆژانە بە پارە بکڕێ ئێستاوە نەماوە ئێمە وەکو خێزان لە ماڵەوە لە سەعات 6 ئێوارەوە پابەر دەبووین بە تەماشاکردنی کەناڵێک تا کاتژمێر 12 ئەمە نەما ئەم جۆرە هەڵس و کەوتە لە بینەر و متابعەکردن و خوێندنەوە کۆتایی پێهات باسم کردوتم لەبەر ئەوەی کە ئەمە ئەو گۆڕانکاریە تەکنەلۆجیانە بوو لە بواری گەیاندن و ڕاگەیاندن کرا باش لەگەڵ ئەوە خەڵکی ئەم جۆرە کۆمەڵگەیانەی ئێمە بەداخەوە کاتی زۆرە و نازانێت چۆن کات بەسەر بەرێ ناچار ئاسانترین وەسیلە خێراترین وەسیلە یان باشترین کەرەسەی بۆی کاتەکەی پێ بکوژێ ئەوەیە کە پەنابرێتە بەر بەکارهێنانی سۆشیال میدیا لەگەڵ ئەوە ئەو باگراوندە کەلتوری کە باسمان کرد بەداخەوە کۆمەلگای ئەمە بەڕاستی ڕێژەی نەخوێندەواری زۆرە لە چاو کۆمەلگا پێشکەوتووەکان ئەمەش وای کردووە کە هێشێک بێ لەو هۆکارانی کە بەداخەوە کە تۆ زیاتر تا چەند ئاستی معریفی تاک نزم بێت بە مقابل ئەمە گریمانەیەکی زانستیە بۆی ڕاگەیاندن ئەڵێ تا چەند ئاستی کەلتوری تاک نزم بێت ئەوە نە زیاتر قایل ئەبێت یان زیاتر مەیلی بەلای ناوەڕۆکی میدیایی ئەکەوێت جایتر ئەو ناوەڕۆکە میدیایی ئەو لەیەکی ناداتەوە تا چەندێ ڕاستە یان تا چەندێ هەڵەیە ئەمە ئەوەیە ئەمڕۆ ئەو کەسە شاراوانە ئەو گروپە شاراوانە با بڵین ئیتر ڕێکخراوی لە پشتا شخصی لە پشتا کەسێکە خۆی هەر دەرونیەن ئەوە لەواچە کاتی ئەوشمان نەمابێ باسی ئەوە بکەم چێن ئەم پەیجانە دروستەکان ئەمانە ئیستقلالی یان قۆڕغی تاکی لاوازی بێباگراوندی کەلتوریان کردووە کە چۆن بۆ مەرامی سیاسی یان تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتی و ئابووری خەڵکی ڕێدا بەرن شیرازەی کۆمەڵایەتیان تێکداوە وەک ئەبینین بەداخەوە بەها پیرۆزەکانی کۆمەڵایەتی سیاسی کەلتوریمان خەریکە بەرە و نەمانەچێت زۆر باشە دکتۆر با باسێکی یاسا بکەین کە باسی ئەو کەسانە کە ئەم پەیجانە دروستەکەن ئەگەر یاسایەک لە پشت ئەمانەوە هەبێ و هەندێک کەس لەوانە بەستایەکی خۆی بگەێنێت و بتوانن چەند کەسێ بکەن بە نمونە ئەم ڕێژەیە کەمتر نابێتەوە یاخود چۆن ئێمە بتوانین لە ڕێگەی ئەوەی کە ڕاستە ئێمە
لە ڕێگەی ئەم پەیجانە ڕۆژانە بینەری کۆمەڵی هەواڵە بین بەداخۆ هەندێک کێشەی گرفتی یاسایی کۆمەڵایەتیش دروست بۆ لە ناو دادگاکانە لەڕەوەی کە کەسێک لینکێکت بۆ نێرە کەم لینکاکەیتەوە کۆمەڵە شتە یاخود تۆ هاکەکە یاخود بابە ڕێگایەکی کە بە تایبەتی خانمان زۆر تووشیە و بابەتە بوونەتەوە ئەگەر یاسابوونی هەبێت ئەم کێشەیە بەرەو کەمبوونەوە ناڕوات بەڵێ کاگە سەرکۆ ئەمە هاتینە سەر لایەنە یاسایەکەی ئەگەر بەڕاست لە بوارە یاسایەکەی تەوسیفی ئەم وەزع بکەین ئێمە یاسایەکمانەیە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان یاسایەک تا حدێک یاسایەکی مۆدرێنە تا حدێک یعنی مافی بەکارهێنەر و مافی کەسایەتی تایە پارێزراوە بەڵام بەداخەوە ئێمە چ جای ئەوەی کە وعی کەلتوری میدیاییمان لاوازە وعی یاساییشمان لاوازە بۆ یعنی کەم کەس هەیە کە زەردی پێئگا لە ڕێگەی سۆشیال میدیاوە پەنا ناباتە بەر یاسا ئەگەر ملاحەزەتان کردبێ ئەوە بەڕێستان کە لەواچە متابع بن بە حکمیەوەی کە بەرنامەیەکی ڕۆژانەتان هەیە و میدیاکارن ئەبینی زیاتر ئەم گرفتانە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زیاتر چارەسەر کراوە پەرابێتە بەر لایەنە کۆمەڵاتەکەی لەبەرەوەی کە یعنی چۆڵی باشترەوەی کە پەنابێتە بەر لایەنە یاسایەکە دوو تەنانەت لە وڵاتە مۆدرێنەکانیش یاسا نەیتوانیوە ئەم جۆرە کارەساتەی ناو سۆشیال میدیای پیجی وەهمی چارەسەر بکە بۆ لەبەر ئەوەی دنیای پێشکەوتنی تەکنۆلۆژیات ڕێگەی ئەلتەرناتیڤ و بەدیلی دۆزیوەتەوە بۆ بابەتە نایاسایەکان لەگەڵ ڕێزم یعنی ئەو کەسانەی کە ئەم پیجە وەهمیانە بەکارهێنن کە ئەم تێکدانە کۆمەڵایەتیە بەکارهێنن زۆر زیرەکەن بەدیلی یاسایان دۆزیوەتەوە بۆ تۆ ئەگەر پیجێکی وەهمی کارێکی یاسایی ئەکات واتەوات بڵاوەکاتەوە بۆ نمونە لەلایەن ئیدارەی ئەو سۆشیال میدیایە با بڵێن بۆ نمونە فەیسبوک کە داخرێت پیجێکی تر دروست دەکاتەوە بە لە حەزات پیجێکی تر دەتوانین دروستکەیتەوە ئەمە باشترین ڕێگا بۆ بنە بڕکردنی پیجی وامی بە نەزەڕی مامۆسایانی ئەکادمی و توێژەران ئەوەیە یەک بایکۆتکردن دوو ئاگادارکردنەوە سێ هەڵپەساردن بایکۆتکردن ئەوەیە بەداخەوە مەسەلەی بایکۆتکردنەکەیش پەیوەندی دیسانەوە بە ئاستی هۆشیاری کۆمەلگاوایە تا چەند تاکی کۆمەلگا بگاتە ئەو ئاستەی کە ئێمە ئەم پیجە وەهمیانە بێ بایکۆتکەین بایکۆتیکە بۆ ئەتەوێت زیاتر زانیاری باشترت دەستکەوێت پەنا بەرەبەر ئامرازەکانی ماسمێدیای تەقلیدی تا حدێک ڕازگۆترە ئەگەر چی زانیاریەکانیان سنووردارترە باشترین شت ئەوەیە کە تۆ بایکۆت کرێ ئێمە خەڵک وشار بکەینەوە کە ئەم پیجە بێدایک و باوکانە ئەم پیجە وەهمیانە بایکۆت بکرێ دوو ئاپلیکیشنی ئێستاکە نوێ هەیە لە ناو ئیدارەی ئەم کۆمپانیانەی کە پێوتێ سۆشیال میدیا ئەویش کە ئاگادارکردنەوەیە دیپۆرتکردن یعنی ئەکرێ ئەمە هەم حکوومەت دام و دەستگای وەک وەزارەتی ڕۆشنبیری مەسەن معنیە بەم کارە ئەتوانێت لەگەڵ ئیدارەی ئەقلیمی هەرێمایەتی ئەو جۆرە سۆشیال میدیانە ئەو کۆنتاکەیان هەبێت کە بەداخەوە کە نەبووە یعنی ئێستاکە کە ڕۆژانە بینین ئەو سەدەها پیجی وەهمیەیە کە چی ژەهرێک بڵاو ئەکاتەوە بەڵام بەداخەوە دام و دەستگاکانمان نەیانتوانێت مخاتەبەی ئەو شوێنانە بکەم بۆ داخستنی ئەمانە ئەمایان خاڵی دووەم بوو کەوتم ئاگادارکردنەوەی ئەو شوێنانە بە داخستنی ئەمانە سێمیان ئەوەیە کە هەڵپەساردنەکەیە یعنی هەڵپەساردنەوەیە کە تۆ لە ڕێی یاساییەوە داوا لە ئیدارەی ئەو شوێنانە بکرێت سۆشیال میدیانە بکرێت کە ئەم جۆرە پیجانە ئەبێت بەڕاستی هەڵ تعلیق بکرێن دکتۆر ئەگەر وەک قسەی خۆت باسێک لەو بکەی کە بەتایبەتر لە دۆخێکە کە دۆخێکی دیاریکراوە بەسەر ناوچەکەتایە هەواڵێکە بابەتێکە بۆ ئەوەی کە ئەم هەواڵە ناڕاستانە ئەمەنە بە شێوازێکی بەربڵاو نەبێتەوە هەر کەسە بە دڵی خۆی بە میزاجی خۆی حەزی کرد بە چ شێوازە هەواڵەکە بڵاو کاتەوە بۆ شێوازە بڵاوی کاتەوە پێویست بە چی ئەکا لەم کاتانە ئایا لەلایەن مامۆستایانی ئەکادمیەوە چەند خولێکی تایبەت بۆ ئەم دۆخە تایبەتانە بکرێتەوە باش نییە بۆ ئەوەی کە لە ئێستا ئاماژەت بۆ کردوتە ڕەنگە خوێنەواریان هەبێت کەسەکان بەس ڕەنگە بەز نووسین و خوێندنەوەکە بزان ڕەنگە زۆر شارەزاییەکی تەواویان لەم پیج و ئەکاونت و بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بکردنەوەی خول تا چەند گرنگە بۆ خۆشیارکردنەوەی خەڵکی ئەگەر کات ناوێت پێش و بێمە سەر خولەکە ئەو پرسیاری جەنابەت ئەوەی کە پرسیاری جەنابەت کێشەکە گرفتەکەوەیە ئەمڕۆ هەندێک پیجی
کەناڵی معتەبەری شەیە کەوتونەتە ناوم هەڵەیە کە هەر تازەترین نمونە من ئەم شەو کە من کەسێکم بە چای مشتری وەک ئەڵێ تەماشای ئەو پەیجا ناکەین بەداخەوە پەیجێکی معتەبەر چاپەمەنی ئەم شەو هەواڵێکی داناوە ئەڵێت سەرچاوەیەکی نزیک لە سۆشیال میدیای فڵانە کەس یعنی تۆ تەماشاکە ئەمە گرفتەکەیە یعنی ئێمە بەداخەوە پەیجی کەناڵە چۆناڵی ئامرازەکانی ماسمێدیایی معتەبەریش کەوتۆتە ناوە هەڵانە نەک ئەوەی ئەو پەیجانەی کە کەسێکی وامی لە پشتەوەیە ئەمیش بۆ خۆی کارەساتە بەداخەوە ئەمە یەکەمیان کە پەیجی کەناڵە ئاسمانەکانن یان ئامرازە میدیا تەقلیدیەکانن بەڕاستی بەداخەوە بێ دامە خاوەندارەتی ئەم جۆرە پەیجانە ئەبێ خولی بەردەوام ڕاهێنار و مەشقی بەردەوام بۆ هەواڵسازەکانیان بکەن یان پابەندی پێوەەر ئەخلاقی و پیشەیەکانی هەواڵسازی هەواڵ نووسین بن ئەوەی کە پەیوەندیشی بە لایانی دووەمەوە هەیە خاوەندارەتی پێیجە وەهمیەکان کە خاوەنەکانیان نادیارە وەهمیە تەنها وەکو باسم کرد ئەبێت بایکۆت بکرێت ئەوش بە هوشارکردنەوەی تاکی خەڵک هوشارکردنەوەی خێزانی بە دەرەجەی یەکەم باوکو و دایک لەگەڵ کوڕ و کچی هەزەکاری خۆی بەردەوام بڵێت ئەمانە پەیجانە ڕاست نییە ئەمانە بۆ ژەهڕشتنە ئەمانە بۆ تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتی ئەنجا دوو قوتابخانە خوێندنگە پەروەردە زانکۆ دوای ئەوە حکوومەت بەڕاستی ئەبێت هەڵسێت لە ڕێگای منەظەمات و ڕێکخراوەکانی NGO وانوە زۆر دامەزراوەی تر بەردەوام کەناڵەکانی ڕاگەیانی وەکو بەڕێستان ئەم جۆرە بەرنامانە بەردەوام بێت مامۆستایانی ڕاگەیاندن دەروون ناسان بەردەوام قسە لەسەرم بابەتە بکرێت یعنی ئەبێت کەمپینێکی زۆر چڕوپڕی چۆنەڵێک کۆمەڵایەتی ئیعلامی بکەین بۆی بەڕاستی تاچی کۆمەلگای کوردی بڵین بایکۆتی ئەم پەیجە وەهمیانە کاتەم کارا بێ بە بەرامبەریش لە بەرامبەر ئەوەیشە بەداخەوە ئەم پەیامم بۆ تەواوی سەرجەم کەناڵە چۆناڵە تەقلیدیەکانە بە ڕۆژنامە و ساید و کەناڵە ئاسمانیەکان تکایە کارێکی وا بکەن زانیاری لە خەڵک مەشارنەوە بۆ ئەی خەڵک پەنا نەباتە بەر سایتە و پەیجە وەهمیانە